بینەرانی ستاندەر سڵاوتان لێبێت نەهرۆ جەرجی سم و گەشتێکی نوێی ستاندەر نیوستان پێشکەش دەکەم بۆ دەست پێکیش وەک هەمیشە ناو نیشانەکان. پارتی دووەم داواکاری گەیاندە لایەنە عێراقیەکان لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی. پارتی دەیەوێت هێرشەکانی سەر چێڵگەی کۆرمۆر بکاتە پاساوی نزیک بوونەوە لە یەکێتی و پافڵ تاڵەبانیش بە پەلە دەچێتە بەغدا. ستاندەر زانیاری نوێ لەبارەی کشانەوەی گەورە کۆمپانیا ئەمریکیەکە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. وەفدی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا لەبارەی پێکهێنانی حکوومەتی عێراق بەردەوامە لە کۆبوونەوە سەرچاوەیەک بە ستاندەری ڕاگەیاند نوێترین داواکاری پارتی دوای ئەوەی بێئومێد بوو لەوەی لایەنەکان پشتیوانی هەڵوەشاندنەوەی بڕیاری دادگای فیدراڵی بکەن لە ئێستادا داوای کردووە بەلایانی کەم جێبەجێکردنی بڕیارەکە بۆ دوای پێکهێنانی حکوومەتی عێراقی دوا بخرێت و ئێستا فشارەکان لەسەر کۆمپانیاکانی هەرێم کە لە بواری نەوت کار دەکەن ڕابگیرێت. لە ئێستاشدا لەناو حکوومەتی عێراق و لایەنەکان دوو بۆچوون هەیە کە بەشێکیان پێیان وایە بۆ ئاسانکاری پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق جێبەجێکردنی بڕیارەکە هەڵپەسێردرێت لە بەرامبەریشدا بۆچوونێکی تر هەیە کە نابێت ئەم دوو مەلەفە تێکەڵ بکرێت تا ئێستاش بە گوێرەی بۆچوونی ستاندەر بۆچوونی دووەم زاڵترە. دوو هێرشی سەر چێڵگەی گازی سروشتی لە کۆرمۆر کە دوانیان دوێنێ بوو کاردانەوەی جیاوازی بە دوای خۆیدا هێناوە. پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت هێرشەکان بکاتە بەهانەیەک بۆ نزیکبوونەوەی زیاتر لێچێتی و پیشاندانی ئەوەی کە دژایەتی بەغدا هەر بۆ پارتی نییە بەڵکو بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بەیەکێتی و پارتیەوە. لەم بارەیەوە هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند هێرشەکانی ڕابردوو بۆ سەر کۆمپانیای کار لە سنووری هەولێر و دوێنێش بۆ سەر چێڵگەی کۆرمۆر لە سنووری سلێمانی دەری دەخات میلیشیاکانی بەغدا دژی هەرێمی کوردستانن بە سلێمانی و هەولێرەوە. ئەمەش وەک ئاماژەیەک سەیر دەکرێت کە یەکێتی بە تەواوی بهێندرێتە بەرەی ڕەتکردنەوەی بڕیارەکەی دادگای فیدراڵی. لە بەرامبەردا چاوەڕێ دەکرێت سبەی یەکشەممە پاڤڵ تاڵەبانی بە سەردانێکی لە ناکاو بچێتە بەغدا بۆ داوای ڕوونکردنەوە لەبارەی ئەم هێرشانە. جێی باسە چێڵگەی کۆرمۆر ڕۆژانە 400 میلیۆن پێ سێجا غاز بۆ دابینکردنی غازی سروشتی بۆ وێستگەکانی کارەبا و غازی ماڵان بەکاردەهێنرێت. هەروەها 15,000 بەرمیل کۆندێنسەیت بەرهەم دەهێنێت کە بەهۆیەوە کوالێتی نەوتی کوردستانی پێ بەرز دەکرێتەوە. چێڵگەکە لەلایەن هەردوو کۆمپانیای ئیماڕاتی داناغاز و هیلال کاری بەرهەمهێنانی تێدا دەکرێت. کشانەوەی کۆمپانیای بیکەر هاوسی ئەمریکی کە لە هەرێمی کوردستان لە بواری پێشکەشکردنی خزمەت گوزاری کەرتی نەوت کاری دەکرد دەستپێکی قۆناغێکی نوێی ململانەی هەولێر و بەغدایە لەسەر کەرتی نەوت. بە گوێرەی بەدواداچوونەکان حکوومەتی عێراقی گەیشتۆتە ئەم بڕوایەی تا کۆمپانیاکان ناچار نەکات لە چێڵگە نەوتیەکانی هەرێم بکشێنەوە. حکوومەتی هەرێم نایەتە ژێربار بۆیە فشارەکانی زیاتر کردووە بۆ ئەوەی کەرتی نەوتی هەرێم لە ڕێی کشانەوەی کۆمپانیاکان دووچاری هەرەز بکاتەوە. هەر بە گوێرەی زانیاری سەرچاوەیەکی ستاندەر کشانەوەی ئەم کۆمپانیایە دەستپێکی کشانەوەی کۆمپانیای تریش دەبێت بە تایبەت ئەوانەی هاوشێوەی بیکەر هاوس لە بەشەکانی تری عێراقیش وەبەرهێنان دەکەن. هەروەک ئەمە ئاماژەیەکیشە بۆ ئەوەی کۆمپانیا نەوتیەکان بە تەواوی بێئومێد بوونە لەوەی بەغدا و هەولێر بکەنە ڕێککەوتن و بتوانن بەبێ ئەوەی ڕوبەڕووی سزا ببنەوە بەردەوام بن لە کارکردن.
ستاندەر نیوزم پێشکەشکردن بۆ دەستخستنی زانیاریەکان ڕۆژانە سەردانی لاپەڕەی ستاندەر بکەن لە فەیسبوک. شادومان.